بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 120 ڕاهێنانی ئاراستەکراو هەر ژمارەیەک لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە. یەکەم ژمارە کەم 2 1 چارەک. بۆ نواندنی ژمارەی دەی و ژمارەی کرددار لەسەر هێڵی ژمارەکان بۆ وێنە ئەگەرە من لێرە ژمارە 2 هەبوو، لێرەش ژمارە 3. ئەگەر بمەوێ 2.5 لە چێدای دەنێ 2.5 لێرە لەو ناوەندەی 2.5 دادەنێ، کەواتە ئێرە جێی 2.5 ئەدی 2 چارەک، پاشان ئێرەش دەکەمە نیو، ئەوە 2 چارەکە واتە 2.25. ئێرەش لە مابەینی 2.5 و 3 ئەوەش 2 چارەکە واتە 2.75. کاتە 2.25 کەسکەکەیە 2.50 هەرچەندە پێویست ناکە سفرەکەی بنووسم، شینەکەیە نارنجێکەش 2.75. ئەوە ئەگەر کردم هەبوو ئەو هادەیە لەسەر هێڵی ژمارەکان دایان دەنێم، هەتا بچمە لای ڕاست ژمارەکە بێگومان گەورەترە، هەتا بچمە لای چەپ ژمارەکە گچکەترە، بچووک دەبیتەوە. کاتە ئێستا 2 1 چارەک بە کەم لە چێداینێ، لێرە من هێڵی ژمارەکانم دروست کردیە. 2 چارەکە کواتە لە مابەینی کەم 2 و کەم 3. چارەک لە چێە؟ لێرە ئەگەرە من بینم ئەوە کەم 2.5 واتە چارەک دەبیت لەو ناوەندەی بی 2 وا چارەکە کواتە 2.25. پێویستیش ناکە ئەوها بنووسم، بەخۆی کووە ئەوهای دەنووسم 2 1 چارەک بەکەم. جێەکەی لێرەیە، ئەگەر بمێ وەکو خاڵ ئەوها نیشانی دەکەم. پرسیارەکە ژمارەکەی دی چەندە؟ 3.25. ئەویش هەر چارەکە 25 لە 100 واتە چارەکەک. 3.25 ئەویش جێی ئێرەیە، لە مابەینی 3 و 4 ناوەندەکەی 3 و 4 ئێرەیە، ئەوجە ناوەندی ئەو دووەش واتە ئێرەیە. 3.25 3 فاریزە 25 بە پۆزتیڤە. ژمارەکەی دی چەندە؟ کەم 1.5 1.50. کەم 1.5 لە چێدای دەنێم، لە مابەینی 1 و 2 بە تەواوی لەو ناوەندەی ئەوە 1.5 1 فاریزە 5 یان 50. کەم بوو یان کۆ بوو نازانم، کەم بوو ببورن، دەبی لە لای کەمەکەی داینێ بە کەم بوو، واتە لە مابەینی کەم 1 و کەم 2 واتە لەو ناوەندەیە لێرەیە. ئەوها ئەگەر بە خاڵ داینێم پاشان دەنووسم کەم 1.5 نێگەتیڤ 1.5. ژمارەکەی دی چەندە؟ نیوە تەنیا بە پۆزتیڤ واتە لە مابەینی 0 و مابەینی 1. ئێرە بێگومان ئەمن ڕەنگە وەکو دەشبینن زۆر بە باشی ناوەندەکانم دروست نەکردێت، چونکە بەدەستە بەخۆی نابی ئەو هابی دەبی لەسەر کاغەزی 4 گۆشەی دروستکەم و مابەینەکان 100% بی، بەڵام لێرە ئەمن هەر تەنیا لۆ ڕوونکردنەوەیە، هەتا بتوانم بنووسم لەسەریان دەناوەکو دەبینن زۆر بۆ وێنە ئەوها لەو باشانەم دروست نەکردیە، مابەینەکان 100% زۆر باش نینە. 1.5 لێرانە نیو لە مابەینی 0 و مابەینی 1 واتە ئێرە ببور مابەینی 0 و مابەینی 1 واتە لێرە
ئەوە نیوە، 1/2 واتە نیو یان 0.5. ئەوە بەو جۆرەی. پاشان پرسیاری دوو، هەر ژمارەیەک لە شێوەی کرد بنووسە. هەر ژمارەیەک لە شێوەی کرد بنووسە. یەکەم ژمارە کە هەمە کەم 0.25 لە شێوەی کرد کو بینووسم، پێش هەموو شتێک کەمەکەی دەنووسم، ئەوجا تەمەشا دەکەم دوو خانم هەیە لە ڕاستی فاریزە، کاتە لێرە دەنووسم 100. ئەگەر 3 خانم هەبوو دەنووسم 1000، 1 خانم هەبوو دەنووسم 10. پاشان 25ەکە بە تەنێ لەو سەرەوەی دەنووسم. کاتە ئەوە لەسەر شێوەی کرد نووسیم. ئەگەر بمەوێ کردەکەی سادەکەم، واتە سەرە و ژێرەی کردەکەی دابەشی گەورەترین کۆڵکەی دەکەم بۆ وێنە 25 سەرە و ژێرەی دابەشی 25 دەکەم، کردەکە دەبیتە کەم 1/4. کاتە ئەو هاش دەتوانم بینووسم بە کەیفی خۆم. کردەکەی دی ئەو ژمارەی دەیەی بکەمە کرد کو دەینووسم، ئەوها دەینووسم. یەکەم شت گوتمان تەمەشا دەکەم چەند خانم هەیە لە لای ڕاستی فاریزە. لێرە 3 خانەیە، بەڵام دەتوانم ئەوەی ڕاستی بی ئەو سفڕەی لابم، هەر بنووسم 0.75 چونکە ئەو سفرە هیچ بەهایە چی نییە. کاتە سفرەکەی لا دەبم وەکو ئەوەی وایە دەی سڕمەوە، تەنیا وای دادنێم دوو خانم هەیە لە لای ڕاستی فاریزە. کاتە لێرە دەنووسم 100، 75ەکەش لێرە دەنووسم، ئەوجا کورتکردنەوە دابەشی 25 دەتوانم بکەم. 75 دابەش 25 یەکسانە بە 3، 100 دابەش 25 یەکسانە بە 4. کەواتە ژمارەکە دەبیتە 3/4 بەش. ئەگەر هاتوو نەمزانی سفرەکەم لا نەبرد بۆ وێنە، ئەویشی کێشە نیە، دەنووسم بۆ وێنە 750 دابەش 1000. ئەوجا لە کاتی کەم کورتکردنەوە ئەو سفرە لەگەڵ ئەو سفرەی دەڕوە هەروەکو جارانی لێ دێتەوە. کاتە یەکسانە بە 3/4. ژمارەکەی دی کەم 0 و 3 کەمەکەی دەنووسم، چونکە 3 یەک خانەیە لە لای ڕاستی فاریزە، کەواتە لێرە دەنووسم 10، لێرەش دەنووسم 3 لە 10. دەتوانم بنووسم 30 لە 100 یان بنووسم 3 لە 10 یان 6 لە 20 بە کەیف خۆم. بێگومان 3 لە 10 دەتوانم جارانی هەر ژمارەکەم بۆیە بیکەم، هەر ژمارەک، بەڵام ئەو کات سەرە و ژێرەی دەبی جارانی هەمان ژمارەی بکەم ئەگەر بمەوێ کەرتی دیم بەدەست بێ. پرسیارەکەی پاشی ئەو دوو فاریزە 5 تەنیا یەک خانم هەیە لە لای ڕاستی فاریزە، کەواتە دەنووسم 10، پاشان لێرە دەنووسم 25 لە 10 ژمارەی ڕێژەیە. ئەگەر بمەوێ کورتی کەمەوە دابەشی 5 دەکەم سەرە و ژێرە 5 لە 2، ئەوەش هەر ژمارەی ڕێژەیە 5 لە 2. ئێستا بێمەلای پرسیاری ژمارە 9. خشتەکە بڕی باران بارین لە سەرووی ناوەند یان لە ژێر ناوەند بۆ ماوەی 4 مانگ ڕوون دەکاتەوە. ناوەند مەبەستیان ئەو هێڵەیە، هێڵی 0. پرسیاری 1 کەرتێک بەکاربینا بۆ خەمڵاندنی بڕی باران لە ژێر ناوەند بۆ مانجی کانۆنی دووەم. کەرتەکی بەکاربینم بۆ بڕی بارانبارین لە مانجی کانۆنی دووەم. بۆچی دەبینم؟ ئێرە نزیکەی دەکاتە نیویش ئەگەر بە کەرت داینێم یەکسانە بە نیو، بەڵام چونکە لە ژێر
سفرە دەبیتە کەم نیو ئەوها دەینووس. ئەوە کەرتەکەم بەکارهێنا. ژمارەیەکی دەی بەکاربینە بۆ خەمڵاندنی بڕی بارانبارین لە سەروی ناوەند بۆ مانجی ئازار. مانجی ئازار ئەگەر تەمەشاکەم لێرە دەبینم لە سەروی یەکەوەیە نەبوویتە 2 هێشتان، بەڵام دەتوانم بنووسم 1.75. هەز دەکەم 1.3 چارەکە 1.75 1.74 هەتا 1.7 دەبی کەرتەکبی تەواو. ئێستا ڕاهێنانی ئازاد هەر ژمارەیەک لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە. ژمارە دیسان 2 لە 3 واتە 2 لە 3 کەمترە لە 1 واتە لە مابینی 0 و 1. بۆیە نەمنەگەر لێرە تەمەشای ئێرەکەم لە مابینی 0 و 1 ئەگەر ئەوەی بسڕمەوە جارێ 2 لە 3 واتە لە مابینی 0 و 1 ئەگەر بکەمە 3 بەش دەکاتە ئەوها ئەوە 1 بەش ئەوە 3 بەش 2 لە 3 واتە ئێرەیە. ئێرە 2 بەش لە 3 بەشە 2 بەش لە 3 بەش چونکە دەکاتە 0 و 6 0 فاریزە 6 66 دەچێەوە کەواتە لە نیوی زیاترە، بەڵام ئاسانترین شتەوەیە لە مابینی ئێرە و ئێرە بکەمە 3 بەش ئەوجا بەشی دووەم وەرگرم. ئەوە ئاسانە داینێ. پرسیارەکەی دی کەم 2.5 زۆر ئاسانە. کەم 2.5 لە چێدانێم کەم 2.5 ئەگەر ئەوانە بسڕمەوە کەم 2.5 واتە لە مابینی 2 3 لە ناوەندەکەی ئەلێرەیە کەم 2.5 100% ئەلێرەیە لەو ناوەندەیە کەم 2.5 2.50. پرسیارەکەی دی کەم 1 فاریزە 1 ئەویش لە مابینی 1 و 2 لە مابینی 1 و 2 بەڵام زۆر لە 1 نێزیکە کەواتە ئەلێرەیە 1 فاریزە 1 زۆر لە 1 نێزیکە، بەڵام ببورن ئەوە کەم بوو نابی لێرەبی دەبی لێرەبی لە مابینی 1 و 2 بە ئەلێرە لە مابینی 1 و 2 واتە ئەلێرەی دادنێ 1 فاریزە 1 بەکەم چونکە لە لای چەپی سفرە. دیسان کەم 4.5 زۆر ئاسانە 4.5 واتە لە مابینی کەم 4 و کەم 5 لە ناوەندەکەی ئەلێرە ئەوەش کەم 4 و 4.5 پرسیاری 14 1 بەش لە 5 بەش واتە لە مابینی 0 و 1 1 بەش لە 5 بەش لە مابینی 0 و 1 وەکو ئەوەی وایە زۆر لە 0 نێزیک بی ئالێرەبی لێرە 1 بەش لە 5 بەش 1 لە 5 کەم 2 چارەکەک 2 فاریزە 25 لە مابینی 2 3 لە مابینی 2 3 و 3 ئەگەر لێرە بی ئەویش لە مابینی 2 3 لە ناوەندی 2 3 کەواتە ئەگەر وەکو خاڵ داینێم ئەو هادای دەنێم
ئەوە نیو ئەوەش ئێرەیە جێی کەواتە ئەوەی بسڕمەوە ئێرەیە جێی 2.25 2 فاریزە 25 2 فاریزە 25 ئەگەر ئەوەش بسڕمەوە کاتە جێی ئێرەیە. دیسان بە کەمە ئەوە ئەمن لەبەر چ کەمەکەی ناخینمەوە کەواتە ئێرە بسڕمەوە لە مابەینی 2 و 3 ئەگەر ئێرە 2 نیوبی کاتە ئەویش لەو ناوەندەیە. ئێرە 2 کەم 2 25 کەم 2 25 کەم 2 25 ئەو جارەی لە بیرم نەچی کەم 3 لە 4 واتە 3 چارەک لە مابەینی 0 و 1 لە مابەینی 0 و 1 0 و کەم 1 ئەوانە لابەم لە مابەینی 0 و کەم 1 ئەوەش لابەم ئێستا ئەوانش لابەم لە مابەینی 0 و کەم 1 ئەوە ناوەندەکە لێرەیە ئەوە کەم نیو لێرانش کەم 3 چارەک بواتە لەو ناوەندەیە کاتە کەم 3 لە 4 لێرەیە کەم 3 لە 4 پاشان 9 دابەش 2 واتە 4 و نیو 4 و نیویش بە پۆزیتیڤە لە مابەینی 4 و 5 100% لە ناوەندەکەی ئەلێرە 4 و نیو 9 لە 2 9 دابەش 2 واتە 4 و نیو. ئەوە بەو جۆرەی هیوادارم بۆچی من هەڵەی نەکەن کەمەکان بەباشی تەمەشاکەن و بتوانن ژمارە ڕێژەیەکان لەسەر هێڵی ژمارەکان دانێن. پرسیاری 2 هەر ژمارەیەک لەسەر شێوەی کرد بنووسە بۆ ئەوەی دەرکەوێت کە ژمارەیەکی ڕێژەیە. 1 و 25 کو لەسەر شێوەی کرد بینووسم یەکەم شت 25 واتە 2 ژمارە لە لای ڕاستی فاریزە کەواتە لێرە دەنووسم 100 ئەوجا 1 و 25کەش لەسەرەوە دەنووسم هەرگیز ئێرە ئەژمێر ناکەم تەنیا ئێرە چەند هەیە ڕاستە 3 ڕەنووسە بەڵام هەردوو ڕەنووسی لە لای ڕاستی فاریزەیە کەواتە 125 لە 100 ئەوە کەرتەکی جوانە ئەگەر بمەوێ بێگومان دەتوانم ئەمن ئەو کەرتەی کورتکەمەوە کەواتە یەکسان دەبی بە 1 و 1 لە 4 25 یەکی سەدی تەواو هەیە واتە یەکی تەواو هەیە و 1 لە 4 پرسیاری 19 0 و 7 زۆر ئاسانە یەکسانە بە 7 لە 10 پرسیاری 20 زۆر ئاسانە 3 دەتوانم بینووسم وەکو 3 لە 1 یان وەکو 6 لە 2 یان وەکو هەر ژمارەیەک بۆ وێنە 30 دابەش 10 دیسان دەکاتە 3 یەکسان دەبی بە 3 لە کاتی دابەشکردن کاتە هەردوو ژمارە ئەمن پێم باش بوو دەتوانم بەکاری بینم لۆ ژمارە 3 کەم 0 و 9 واتە کەم 9 دابەش 10 پرسیاری 22 کەم 4 واتە کەم بۆ وێنە 16 دابەش 4 هەر دەکات 4 دابەش 1 هەر یەکسانە بە 4 کەم 20 دابەش 5 هەر یەکسانە بە 4 کەم 100 دابەش 25 هەر یەکسانە بە 4 دوو ژمارەم بووە دەتوانم بەکاریان بینم کەم 0 و 18 واتە 18 بەش لە 100 بەش ئەگەر بمەوێ کورتی کەمەوە 9 بەش لە 50 بەش بەو جۆرەی.
پرسیاری 24 یەکسانە بە 100 لێرەش 216 دابەش 100 ئەوجە کورتی دەکەمەوە کۆڵکە هاو بەشەکان هەتا بتوانم دەتوانم کورتی کەمەوە دابەشی دووی کەم یەکەم جار سەرە و ژێرە بزانم چ ڕوو دەدا ئەگەر نە هەروەها دەهێڵمەوە ژمارەیەکی ڕێژەی جوانە لێرە کەم 100 لێرە 325 لێرە ئەگەر بمەوێ کورت دەکەمەوە یەکسان دەبی بە 3 تەواو و یەک چارەک بێگومان کەمەکەشم دیسان نابی لە بیر بچی هیچ نابی لە بیرم بچی پرسیاری 3 وێنەی ڕوونکردنەوەی بەکاربینە کە لە سەرەتای وانەکە هەیە بۆ شیکاری پرسیاری 26 و 27 پرسیاری 26 کەرتە کوژمارەیەکی دەیی بەکاربینە بۆ خەمڵاندنی پلەی گەرمی لە کاتی نیوەڕۆ بزانم چمان هەبوو لە سەرەتای وانەکە لە کاتی نیوەڕۆ ئێرە کاتی نیوەڕۆیە ئێرە ئەو سۆرە پلەی گەرمی چەندە چ نووسرا بوو کەرتێک بەکاربینە کەرتێکی بەکاربینم پلەی گەرمی لێرە تەمەشاکەم چەندە نزیکە 1 و چارەکەکە کەواتە دەتوانم ئەو کەرتەی بەکاربینم بنووسم 1 و 1 چارەک ئەگەر ژمارەی دەیان لێم ویست دەنووسم 1 و 25 وە پلەی گەرمی لە سەر سفرا کەواتە پۆزیتیڤە بێگومان دەبی لێرە بنووسم پلا نابی لە بیرم بچی ئەوە پلەی گەرمی پلەی سەدیە پرسیارەکەی دی پرسیاری 27 چەند بوو کەرتێک کوژمارەیەکی دەیی بەکاربینە با بڵێ هەردووچی کەرتە کوژمارەکی دەیی دیسان بەکاربینە بۆ خەمڵاندنی پلەی گەرمی لە کاتژمێر 6 پێش نیوەڕۆ 6 پێش نیوەڕۆ بچم تەمەشاکەم 6 پێش نیوەڕۆ پلەی گەرمی 5 و شتەکە بە کەم واتە پلەی گەرمی کەم 5 و چەندی بنووسم 5 و ئەویش 5 و چارەک دەتوانم بنووسم هەرچەندە هەز دەکەم لە 5 و چارەکیش کەمترە بەڵام دەنووسم 5 و 25 و لێرەش دەنووسم 5 و 1 چارەک بە کەم ئەوە پلەی گەرمی 5 و چارەکەک دەتوانم بنووسم بێگومان 5 و فاریزە 2 لە چارەک کەمترە یان 5 فاریزە 1 با کەیفی خۆم بە کەیفی خۆم نابێگومان ئەم دەبی بیخینمەوە لەسەر بەڵام هەڵسەنگاندنەکە چاوی من چەندی دەبینی هەز دەکەم ئێرە هەتا ئێرە چەندە ئەوە دەگەڕێتەوە سەر هەر کەسە و بەخۆی هەیە 100% چونکە نییە بە نزیکەیە ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکانم ڕاهێنان و شیکاری پرسیارەکان وەکو دەبینن پرسیارەکان دووبارە دەبیتەوە هەر کۆمەڵک لەسەر هێڵی ژمارەکان بنوێنە ڕەنگە پێویستنەکە ئەمە دانیشم یەکێک ئەو ژمارانە لەسەر هێڵی ژمارەکان دانێم ئیدی خوێندکاری ژیر بە خۆت دەتوانێت هێڵ ژمارەکان دروستکەیوە زۆر ئاسانە ژمارەکان بەڵام ئاسانیەکە نابی وەکو من لەبیرت بچی کە کەم بوو لە لای کەمی دانەی لە لای چەپی سفر کە کۆش بوو کە نێگەتیڤ و پۆزیتیڤ دەبی ئەو هەڵانە نەکەین وە ژمارەکان بە تەواوی لەسەر هێڵی ژمارەکان دانەین زۆر ئاسانن ژمارەکان چونکە هەمووی زیاتر نی و بۆ وێنە لێرە کەم 1 و 2 تۆزێک لە چارەکە کەمترە لێرە 2 نیوە لە مابینی 2 و 3 دادەنێم لێرە 3 و 3 لەسەر 4 3 چارەکە بە کەم 4 و نیو بە کۆ و نیو بە کەم 1 و نیو بە کەم 2 و نیو 3 و نیو
و هەروەها ئەو ژمارانش 2 واتە تۆزێک لە 2 چارەکە زیاترە. 75 لە 10 واتە 7.5 لێرەش کەم 7.5 کاتە پێویستی نەکرد ئەمن هەموو ژمارەکان یەک دانێم لەسەر هێڵی ژمارەکان و هیوادارم ئەوانەیە تۆزێک ڕوونتر بی ئێستا و لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.